ئەمڕۆ ئێوارە بەرنامەی 24 پلاس هەگەڕێتەوە سەر شاشەی کوردستان 24 بەرنمەکە لەلایەن ژێرزیات کاری ئامادەکاری و پێشکەشکردنی بۆکرێت بەرنمەیەکی تەرفیهی زانستی و تەکنەلۆژیە سەرنجڕاکێشترین بابەتەکانی هەفتەیەک کۆکاتەوە و لە ئێوارەیەکدا پێشکەشیەکات ئامانجی بەرنمەکە ئەبدەیتکردنەوەی تاچی کووردە لە هەموو بابەتە نوێیەکانی هەفتەکە لە جیهان ئەبنەترێت باش ژیر زیاد یاسا لە ستۆدیۆ میوانی منە کاکە ژیر یەکێکە لەو گەنجانەی کە هەم یوتوبەرە هەم پێشکەشکارێکی باشەوە هەم ڕۆژنامەنووسێکی دیاریشە لە بوارەکە دەرکەوتووە لە کوردستان 24 ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازین ژیر من هەر لە سەرەتاوە هەمیشە پشتیوانی تۆ بووم ینی هەم بینەری بەرنامەکەش بووم 24 پلاس ینی کەیفم پێ هاتووە بەڕاستی پێشتر و هەم بابەتی تیا بۆ بەڕاستی سوودم لێ بینیوە ینی ئینسان بە حەقیقەت قسە بکە بەڕاستی قسە بکە بەس ژیر بەرنامەکە زۆر جوان بوو بۆچی پێشتر ڕاوەستا و ئێستا جارێکیکە دەست پێ دەکەیتەوە زۆر سپاس کاک ئەمار بۆم دەرفەتە سپاس بۆ ستافی کوردستان 24 ئەمڕۆ دەرفەتیان پێدام هەم میوان بم و هەمیش بەرنامە دووبارە پێشکەشکەمەوە وڵای بەرنامەکە زۆر باش بوو بینەرێکی زۆر باشێ بوو بەڵام بەداخەوە ئەو شەڕی ئێران و ئەمریکا کە ڕوویدا یاخۆ لەوەی ئیسرائیل و ئەو بەزم ڕۆزمە خۆی هەفتەی جارێک بوو ناچار بووین ئەو کاتە ساعانۆنی ئێوارە بوو ناچار بن ئەو کاتە بدرێتە نیوز نەمانتوانی بەرنامەکە پێشکەش بکەین و خۆشم لێرە ئیشێکی دیکەشم هەیە لە کوردستان 24 ئەخەریکی شەکەی دیکە بووم بەڵام ئێستا لەبەرەوەی دۆخەکە ئارام بۆتەوە و برادرانی ژە نیوز ڕموتیان کاکە بۆ نێکینەش ساعت 6:30 ئێوارە وەبی جارێکی دیکە ئەمە نەتوانین حەقت بخۆین لە ساعت 9:30 حەقەکە وەگرمەوە ئەمڕۆ ئینشاڵڵە ساعت 6:30 دەستی پێ دەکەین پێم وابێ لە هەفتەکانی داهاتوش کێشەی مۆندیال دەبێت ئەندە بۆ من دروست دەبەوە دووبارە ساعت 9:30 و زارتمەگە دەست پێکەمەوە با ساعت 6:30 بێ وبی تۆزێک دوور بم لەوەی کە کەسێکی دیکە حەقەکەم بە هەفتانەیە بێ بەڵێ هەفتەی ڕۆژێکە باشە ناوەڕۆکەکەی چۆنە بێت ژیر هەروەکو جارانە بێت یان شتێکی نوێگەری تیا کردووە بۆ ئەوەی زیاتر وڵڵاهی ئەمجا بەخۆی پێشترێ بەرنامەکە بەنای 24 پلس بوو لەبەرەوەی پلسەکە بەمانەی ئەو شتانێک کە لە هەواڵی ئاسایی خۆمان لە کوردستان باسی ناکەی من باسی بکەم مثلا شتانی لە نیوز جێ نابێتەوە ئەم جارە هەستاوم تۆزێک گژگیرترم کردەوە هاتە زیاتر لە نوخبێک نەهێشتوەوە ئەستا دەمەوێت منداڵ گەنج پێگەیشت و پیریش چێژ لە بەرنامەکە بکە بە زمانێکی زۆر سادە دەیموسمەوە هەمویان تی بگەن ئاماندیشم تقریبا لە بیدایەت شەروا بووە ئەو شتانی لە جیهان ڕوو دەدەن ئاخر ئەپدەیت لە هەر بوارێک ئەمە بە زمانێکی زۆر سادە سوود بیگوازی لە چەند بوار سوود وەرەگری وەڵڵاهی من خۆم اختصاصی خۆم زیاتر تەکنەلۆژیە بابەت تەکنەلۆژی هەر شتێک کە ڕوو دەدا بەڵام بینیومە سینەما و شتان بەڵێ دایدەنێم مەسەلەن بۆ نمونە فیلمێکی نوێ دەدەچێت کامێرەیەکی زۆر نوێی تێدا بەکارهاتەوە تەکنەلۆژیە یاخود فیلمەکە خۆی بۆتە ترێن ئەم هەفتەیە لە سوشال میدیا خۆی ئێستا تقریبا دەتوانم بڵێم نوخبەی نەهێشتووە هەمومان متابعی هەموو شتێکی وای لێ هاتووە مەسەلەن پێشتر ئەگەر تەنیا سەری سینەمات کردبە تۆ تەنیا سەری سینەما دەکە بەڵام بەر سوشال میدیا تۆ سەری هەموو بابەتێک دەکەیت دروست ئێستا هەموو بابەتەکان بە شێوەیەکی باش بە شێوەیەکی کورت بە شێوەیەکی پوخت نوێترین ئەپدەیتیان ئاخر زانیاریان بە زمانی سادە بە بینەر بدەن یانەوە ئامانجی منە ئەجا تاچەند سەرکەوتوو بوومە تاچەند توانیتمان بیکەین ئەو دەگرێتەوە سەر بینە بەڕاستی شیر زۆر جار کە تەماشامە کردی بەرنامەکە پێشکەشە کرد هەنێ ناوی ئەکتەرە سینەماییەکان هەبوو زۆر ناڕەحەت بوو ینی هەموو ژیر چۆن ئەم ناوانەی بووێت ممارەسەی دەوێت ئەوە شتێکە مەسەلەن کە تۆ سەیری فیلمێک دەکەی بە بڕای من ئەگە بەژێر نووسی ئینگلیزی سەیری بکەین مەسکابرە تەلەفوز دەکە بۆ ناوی لیوناردۆ دیکاپیرۆیە ئەوکەی لیۆیەکە لەگەڵ دیکاپیرۆیەکە تۆزێکی دەوێتە دەیڵی بۆ زمانی کوردی خۆمان بەڵام ئەگەر کاتێککە ئەکتەرەکە قسێک دەکەم ژێرنووسەکە ژەکە ئینگلیزی بێ پێم وابێ هەم تەلەفوزەکە فێر دەبی و هەم لە شوێنێکی نەزانی پاسی بکەی ڕستەکە بکەی کوردی بۆ خۆت زووتر فێرە ئینگلیزیەکە دەبێت جا من بەوە هەم تەلەفوزم پێ باشتر کرد و هەم ئینگلیزیەکەشم پێ باشتر کرد ینی بەردەوام ئەو پێشنیاسە دەدەمە بینەران ئەگەر حەستان کرد تەلەفوز و شێوازی دەربڕینی وشە و ڕستە ئینگلیزیتان باشتر بوو باشتر بکەن بەو شێوازە بیکەن باش تۆپستۆری ئەمڕۆ چییە؟ یارە بەرنامەی ئەمڕۆ حازر کردو بەرنامە ئامادەیە تۆپستۆری یەکەم هەواڵم لەسەر ژیری دەستکردە بەڵام بەزمێک ڕوویداوە ئێستا لە جیهان خەڵک لە بیرتە کات خۆی کە فەیسبوک هات کوڕ خۆی دەکردە کچ بۆی خەڵکیان خەڵەتیان جا ئێستان بەزمە گەورە بووە جەماعەتی دیفەیک هاتوونەتە ناوە خۆیان دەکەنە ئافرەت بە ڤیدیۆ تۆ نازانێت کابرا بەڕاستی ئافرەتیان پیاوە چکە دیفەیکەکە زۆر جوانە خۆی دەکاتە ئافرەت جا وێنەی ئافرەتەکەش زۆر جاری وایە لە خەڵک وەری دەگرن شێوەکەی وەردەگرن سایتێکەیە
شتی ڕوتی لێ دەفرۆشێ وێنە و ڤیدیو خۆیان دەفرۆشن بۆ دیفیکە هەیە پارە کۆ دەکاتەوە مانجێت نزیکە 4 دلاریان کۆ کردێتەوە جا ئەمە ئەمڕۆ باسی دەکەم چۆنە خەڵک ئاگادار بێت ئەو بەزمە هەیە دووەمیش ژیری دەستکرد لە جیهان بەڕاستی زۆر دژایەتی دەکرێت لەبەرەوەی هەلیکاری کەم کردوێتەوە هونەرمەند زۆر لێ ناڕازینە کۆمپانیاکان بۆ ژیری دەستکارەکەی خۆشمان لە خەتەرە ژیر یعنی ئێستا تێکستەکەی ئەو تێکستانی لە بەردەستی منایە بیان بە ئەی ئەوانە هەواڵەکان بخوێنێتەوە لە جیاتی ئێمە ئەبێت بەڵێ زۆر باشی دەبێت زمانی کوردەکەشی زۆر باش بووە بەڵێ بینیمان لە هەفتەکانی ڕابردوو چەندین گۆرانی بوونە ترند کە ژیری دەستکردە جا مەبەستم چی ئەمڕۆ باش دەکەم لە جیهان دژایەتی دەکرێت دروست نیکەین کەچی لای کوردستانی خۆمان خەڵک دەبینم ڕکلام و مارکتینگی بۆ دەکەن دیکەنە شت من کاکە شتێکی باشە بەخۆی باش نییە دایمەن دەبێت دژایەتی ئەم زۆرە گۆڕانکاریە بکەین ژیری دەستکرد ئۆکەی لە بواری بۆ منە کوشت و کاڵ بواری تەکنەلۆژیا ئەوشتانەوە پێشکەوێت دەرمانسازی پزیشکی ئالگۆریتمی ئابووری ئەوانەوە پێشکەوێت بەڵام معقولە تو گرنگجی بە هوەری ژیری دەستکرد بدەیت خۆزان چەند کەس بێکار دەکەم ژیر ینی بەڕاستی پێم وایە ئەکرێت هەموو هەفتەیە بابەتێکە لەسەر ژیری دەستکرد هەبێت چونکە بابەتەکە زۆر بەربڵاوە و خەڵک ئەگەر شارەزانە بێ زۆر خراپتی ئەکەوێت لە سەر ئەم بابەتانە و هەنێک کەسیش هۆگری بووە ها یعنی بۆ نمونە من ینی ئەگەر لە ئاستێکی مامناوەندا تەماشاکەین خەڵکی هەیە هەرچیە بێ لە ژیری دەستکرد ئەپرسێت یعنی تەنانەت لە ماڵە دانیشتووە ئەڵێت ئەم نیوەڕێت چی بخۆین یعنی ژیری دەستکردەکەش تۆ دەناسێ پێش زۆر قسە لەگەڵی کردووە ماسفاتەکانی تۆ دەناسێ لەوانەیە ئەکاونتەکانی سوشل میدیای تۆشی دەکەمی دەزانین تۆ پۆست کردووە چ پۆز نەکردووە هیدی عقلێکی هەیە کە تۆ چ دەخۆی چ ناخۆی جاری واشەیە کۆمپانیەکان مارکتینگی پێ دەکەن نمونە فلان بەرگەر لە کوردستان ئێستا بوویتەوە ژیری دەستکردەکە معلوماتی پێگەیشتی و کۆمپانیا دەڵێ کاکە ڕکلام بۆ بکە لەو گۆڕە پێت دەڵێت تۆ فلان بەرگەر بخۆی باشە بۆ نمونە ئەمەشمان هەیە ئەو بەزمەشمان هەیە بەڵام هەنێ هەواڵی ناڕاستیش هەیە من هیوادارم کار لە سەروانەش بکەیت فیک نیوز لە ژیری دەستکرد بڵاوە بێتەوە بەڵام کاتێک داوای سەرچاوی لەکەی ئەڵێ ببوورە هیچ سەرچاوەیەکم لەسەر ئەم بابەتە لە بەردەسان نییە جێرانەوەی چیرۆک و دروستکردنی هەواڵ هێشتا لە ژیری دەستکرد یەکلا نەبووەوە بەڕاستی زۆر جاری وا هەیە تێکست بۆ دەنووسێ پێی وایە نیوسە بەڵام خۆی چیرۆکە جا هێشتا مای نەبگەینەوە مەرحەلەیە جا ئایا بە ئەنقەز نایانوێ ئەوە شتێکی دیکە زۆر باشە ژیر پێشنیازت بۆ دایک و باوکان چییە بۆ بەکارهێنانی با بڵێن تەکنەلۆژی بە شێوەیەکی گشتی ئایپاد یان تەلەڤیزیۆن یان وڵڵاهی خۆم ئێستا باوکی دوو منداڵم لە منداڵی ئێستا مەسەڵەن کچەکەم ئێڵیخان تەمەنی 4 ساڵە زۆر بە کەمی ینی فێرم کردووە دەستکاری مۆبایل یان تابلێت بکە یان ئایپاد بکە زیاتر تەلەڤیزیۆنیش ڕۆژانە کاتی هەیە 1 ساعتی هەیە خۆم ناو وەزام باشە بەردەوام لەگەڵ مۆبایل و تابلێت وەشتانە ناوەزانانی یعنی ئەمەش جیلێکی نەوەتەکان هەمووی بینیوە بێ مۆبایلی بینیوە بێ ئینتەرنێتی بینیوە مۆبایلشی بینیوە و ئێستاشی بینیوە بەڵام ئەوەی ئێستا لە دایک دەبێ بێ مۆبایل و تابلێتی نەبینیوە بەڕاستی دەبێت دایک و باوک ئەو شتە بزانێت تۆ نابێ وا پەروەردەی بکەی کە مۆبایل لە ژیانی وی هەیە دەبێ وا پەروەردەیەکە نییە ئامرازێکە بەکاردێ بۆ ئەوی هۆگر نەبێ بۆ ئەوەی ئاڵودە نەبێ باشترین ڕێگا ڕۆژانە کاتژمێر 2 کاتژمێر تەنیا تەلەڤیزیۆن تکایە مۆبایل ئایپاد خوار تەمەنی 13 ساڵی کارە ساتێکە خۆتانی توش مەکەن کاکە ژیر گفتوگۆ لەگەڵ تۆ زۆر خۆشەوە کاتەکە شتێ پەڕێمەش کاتەکەمان هەرەوە نییە سپاس ژێر زیاد پرۆدیوسەر و پێشکەشکاری 24 پلاس لە کوردستان 24 زۆر سپاس دەکەم سپاس بۆم دەرفەتەوە شەکەوتوو بن